دۆخی حیزبەکان لە هەڵبژاردنە چاوەڕوان کراوەکانی پەرلەمانی عێراقدا. پارتی لە مەنگەنەی هەڵبژاردنەکەی 11 بڕیارە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە 11 ئەمساڵ بەڕێوە بچێت. حیزبەکان خۆیان ئامادە کردووە تا 2 تا 3 هەفتەی تر دەست بە بانگەشەی هەڵبژاردن بکەن. پارتی وەک یەکەم حیزب دەیەوێت پارێزگارەی لە قەوارە و سەنگی کورسیەکانی خۆی بکات. ئەو حیزبە ئێستا 28 کورسی پەرلەمانی عێراقی هەیە و دەیەوێت وەک حیزبی یەکەمی هەرێم بمێنێتەوە و لە ئاستی عێراقیش ئاڵای نوێنەرایەتی کورد لە بەغدا لە دەستی ئەودا بێت. دۆخی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە بە جۆرەکە لە بەرژەوەندی پارتیە، بۆیە ئەم هەڵبژاردنە تا ڕادەیەکی زۆر پێدەچێت دەست دەخاتە پشتی سەری و چاوەڕێ دەکات کورسیەکانی خۆی گەرزیادیشی نەکات بیهێنێتەوە. جیا لەوەش گوتاری یەکێتی ئەم هەڵبژاردنە پاشەکشە دەکات کە ڕکابەری پارتیە و لایەنەکانی تریش دۆخیان خراپە، بەتایبەت لە دهۆک و هەولێر کە 26 کورسی تێدایە و پارتی بەهێزە. یەکێکی دیکە لە هۆکارەکانی باشبوونی دۆخی پارتی پەیوەندی بە ئیدارەدانی ململانەکانی لەگەڵ بەغدا. تا ئێستاش لە بەغدا لایەنە عەرەبەکان بۆ پرسی کورد قسە لە پارتی وەردەگرن. بابەتی ڕێکەوتن لەگەڵ بەغدا لە پرسی نەوتیش هۆکارێکی دیکەی بەهێزبوونی پارتی دەبێت. بەپێی زانیاریەکان پارتی چاوی لەوەیە ئەم هەڵبژاردنە نزیکەی 30 کورسی بەدەست پێنێت، بە جۆرێک 10 کورسی هەولێر و 9 کورسی دهۆک و 3 کورسی سلێمانی و 2 کورسی کەرکووک و 4 کورسی نینەوە. ئاماژەکان وان کە دۆخی حیزبەکە باشە، بەڵام پێدەچێت چەند کورسیەک کەمتر لەو ژمارەیە بهێنێت کە خۆی بەنیازە بیهێنێت و ڕەنگە نزیک لە 25 کورسی بهێنێت. بەپێی لێکدانەوەکانیش ڕێژەی دەنگدان لەم هەڵبژاردنە چاوەڕێ دەکرێت دابەزینی زۆر بەخۆ ببینێت، بۆیە ئەمە کاریگەری دەکاتە سەر پێگە و ژمارەی کورسیەکان.